هەر لە یەکەم ساتی ڕاگەیاندنی وادەی ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان هەڵوێستی وڵاتانی دراوسێ و ناوچەکە و جیهانیش بە پێچەوانەی بڕیارەکەی هەرێمی کوردستانەوە بوو، واتە بە نەرێنی لەسەر وادەی ئەنجامدانی پرۆسەکە هەڵوێستیان وەرگرتووە و هەڕەشەی گرتنەبەری ڕێکاری توندیش دەکەن. ئەگەر بڕیار بێت هەرێمی کوردستان ڕێفراندۆم بۆ سربەخۆی بکات و ببێتە دراوسەیەکی باش لەگەڵ عێراق و ئێران و تورکیادا، ئەوە پێش هەر هەنگاوێک و دوای ڕەخساندنی زەمینەی ناوخۆی لە هەرێمی کوردستان ئەوە دەبێت پشتیوانی و ڕەزامەندی ئەو پایتەختانە وەربگرێت کە بە جۆرێک لە جۆرەکانی هەریەکەیان کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان هەیە و خاوەنی پێگە و هەژمونی سیاسی و سەربازی و ئابووری خۆیانن لە ناوچەکەدا. هەر لە سەرەتاوە لێ پرسراوە باڵا و بڕیار بەدەستەکانی عێراق و کۆماری ئیسلامی ئێران و تورکیا لە چەندین بۆنەی ڕسمی و ناڕسمیدا ئەنجامدانی ڕێفراندۆمیان لە ئێستادا بە هەڵەی کوشندە ناوبرد و کاریش گەیشتە ئەوەی هەریەکەیان بە جۆرێک کاڕەشەی نەبوونی هەڵوێست و کار و نیەتی باش دەکەن لە بەرامبەر بڕیار و ئەنجامی ڕێفراندۆمەکەدا. ئەگەر بڕیاردان لەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم بە بڕیارێکی نەتەوەی هەژمار بکرێت، بێگومان بیرکردنەوە لە پارێزراوی بەرژەوەندیەکانی هاوڵاتیان و پاراستنی دەستکەوتەکانی کە تا ئێستا بەدەست هاتوون ڕەنگە بڕیارێکی نەتەوەییانەتر بێت. هیچ کەس و وڵاتێک ناتوانێت و مافی ئەوەی نییە بڕیار لە چارەنووسی گەلی کورد بدات جگە لە کورد خۆی نەبێت، بەڵام هەڵکەوتەی جوگرافی و گۆڕانکاریەکانی ناوچەکە و هاوسەنگی هێزەکان وا دەخوازێت کە ژیرانەتر مامەڵە لەگەڵ ئەو دۆسیەدا بکرێ و ئامادەکاری بۆ هەر ئەگەرێکی نەخوازراوە بکرێت. بەڵام ئەوەی تا ئێستا بوونی هەیە جگە لە نەبوونی هیچ ئامادەسازی و زەمینەسازیکی ناوخۆیی و پاڵپشتی یاسایی بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم لەسەر ئاستی هەرێمی و ناوچەی و نێودەوڵەتیش بوونی نییە. هاوکات لەسەر ئاستی ناوخۆیی ڕەخنە و نیگەرانیەکی زۆر لە پرۆسەکە بوونی هەیە. لەسەر ئاستی ناوخۆییش جگە لە نیگەرانی و ناڕەزایی و هەڕەشە هیچی تر لێ بەدەست نەهاتووە. هەندێک زانیاری لێرە و لەوێ باس لەوە دەکەن کە هەوڵێک هەیە بۆ ئەوەی ئەم بابەتە بکرێتە کارتێک بۆ دەربازبوون لەو قەیرانانەی ئێستا لە هەرێمی کوردستان بوونی هەیە و ئەوباڵی دواخستنەکەشی بەخرێتە ئەستۆی نیگەرانیەکانی ناوخۆ و ناڕەزایی و هەڕەشە هەرێمی و نێودەوڵەتیەکان. بەڵام هەرچۆنێک بێت باشتر وایە کە سەرکردایەتی سیاسی کورد باوریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو دۆسیەدا بکات و شیکردنەوەی بابەتیانەی بۆ دەرەنجامەکانی بکات، چونکە ئەمە لە پرسێکی ناوخۆی دەرەچێت و دەبێتە پرسێکی ناوچەی و نێودەوڵەتی کە ڕەنگە مامەڵەکردن لەگەڵ ئەو هەموو کارکتەرە بەهێزە نێودەوڵەتیەدا زۆر ئەستەمتر بێت لەوەی ئێستا سەر لە نوێ بیر لەوادە و میکانیزمەکانی ئەنجامدانی ڕێفراندۆم بکرێتەوە.